بڕیارە شەشی ئاب وادەی درێژکراوی کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکان بۆ تۆمارکردنی حزب و هاوپەیمانێتەکان کۆتایی پێبێت. تاوەکو ئێستا لایەنە کوردەکان لە ناوچە کوردستانیەکان هیچ لیستێکی هاوبەشیان پێک نەهێناوە و چاوەڕوانیش دەکرێت بە 2 یان 3 لیست بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکەن. بۆ قسەکردن لەبارەی ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و ناکۆچی نێوان لایەنە کوردستانیەکان گفتوگۆ لەگەڵ ئەکبەر حەیدەرخان بەرپرسی لە قیپازەی خانەقینی پارتی دیموکراتی کوردستان دەکەین کە ڕاستەوخۆ لە خانەقینەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز ئەکبەر ئەم کاتتان باش لە سنووری پارێزگای دیالە ئایا بە هاوپەیمانی بەشداری لە هەڵبژاردنەکان یاخۆ تەرێکەوە بە لیستی جیاجیا بەشدارە بێت؟ ئەم کاتە و هەموو کاتێکی بینەرانی خۆشەویست و عزیزی کوردستان 24 و بەڕێستان باش سپاس. حقیقەتەن ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بە پەسەندی ئەزانین کە لایەنە کوردستانیەکان هەمومان بە یەک لیست لە چوارچێوەی هاوپەیمانی کوردستان لە هەڵبژاردننی 2023 ئەنجومەنی پارێزگاکان بۆ دیالە بەشداری هەڵبژاردن بکەین. حقیقەتەن زۆر جار لە زۆر ویسکەکانی خەبات و تێکۆشان پارتی دیموکراتی کوردستان ئامادە بووە تەزحیە و قوربانی بە حزب بدا لە پێناوی بەرژەوەندەکانی ملت و لە پێناوی بەرژەوەندەکانی نەتەوە و نیشتمان. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئیعلانمان کردووە و چەند ڕۆژە پێش ئێستاش برایانی حزبی شووعی کوردستان مبادرەیەکیان کرد هاتنە لای ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان و سەردانی لایەنەکانی تری کوردستانیشیان کرد لە سنووری خانەقین و سنووری پارێزگای دیالە. ئێمە وەکو پارتی ئەو ئامادەیەمان پیشان داوە بۆ بەرژەوەندی میلەتەکەمان و بۆ ئەوەی دەنگەکانی ئێمە وەکو کورد لەم ناوچەیە کە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانە و کورد لە پارێزگای دیالە ئەقەلیەتە بە حقیقەت 100,000 دەنگدەری کورد لە چاو 1,200,000 دەنگدەر لە پارێزگای دیالە. ئێمە ئەقەلیەتین وەکو کورد، بەڵام ئەگەر هەمومان وەکو حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان پێکەوە بە یەک لیست بە هاوپەیمانی بەشداری بکەین، ئومێد دەکەین کە ئەو سێ کورسی کە پێشتر وەکو کورد هەمان بووە کە کورسێکی هی پارتی دیموکراتی کوردستان و 2 کورسی هی یەکێتی بووە دووبارە لەم هەڵبژاردنەشە مەسەوگەری بکەین. بەڵام 2 ڕۆژتان لەبەردەم ماوە، 6 مانگ دوای وادەیە بۆ تۆمارکردنی ناوی لیست و هاوپەیمانێتیەکان. باشە گفتوگۆکان بەردەوامن یان ئەوەی کە بۆتان ڕوون بۆ تۆی دی هەرێکەوە بە لیستی جیا بەشدارە بێ، یان ئەگەر بە هاوبەشە بێ لەگەڵ چێ بن؟ گرنگەکە ئەوەیە ئێوە و یەکێتین، ئایا بە جیاوازە بن یان بە هاوپەیمان بەشدارە بن لە سنووری پارێزگای دیالە؟ تا ئەم دقیقەیە جارێ بە جیاواز دابەزین، چونکە یەکێتی هیچ دەست پەشخەرێکی نییە و ئەوان تا ئێستا ئیعلانیەوەیان نەکردووە کە بێن لەگەڵ ئێمە داوای هاوپەیمانی بکەن. ئێمە لەو مبادرەی کە وەکو بۆ باسم کرد بۆ جەنابێت بەرایانی حزبی شووعی مبادرەیەکیان کرد ئێمە لە پێناو بەرژەوەندی میلەتەکەمان و لە پێناوی ئەوەی کە ئەو کورسیانەی کە پێشتر دیارە دیمەنەکان پچڕان لەگەڵ بەڕێز ئەکبەر حەیدەرخان کە بەرپرسی لە قیپازەی خانەقینی پارتی دیموکراتی کوردستانە. باسمان لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەکرد کە 2 ڕۆژ ماوە بۆ ئەوەی وادەی تۆمارکردنی ناوی لیست و هاوپەیمانەتیەکان بە کۆتا بێت. بە تایبەت ئێستا باسی سنووری پارێزگای دیالە دەکەین بزانین ئایا حزبە کوردستانیەکان بە یەک لیستە یان بە یەک هاوپەیمانەتیان جیاوازن. بەڕێز ئەکبەر دیمەنەکان پچڕان، ئەگەر بێت وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە باس لەوە کرد کە تاوەکو ئێستا ئێمە و یەکێتی بە یەک لیست بەشدارە بین بە لیستی جیاواز هاوپەیمانەتیمان ڕانەگەیاندووە. دیمەنەکان خراپن. سپاس بۆ بەڕێز ئەکبەر حەیدەرخان بەرپرسی لە قیپازەی خانەقینی پارتی دیموکراتی کوردستان کە لە خانەقینەوە لەگەڵمان بووین.